بەنای خۆی بەخشندەی میهرەبان. دووەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ تەنها بۆنێکی زانستی سادە نییە، بەڵکو وێستگەیە کە تایە مەساری مێژوو ئەگۆڕێت. چۆن؟ 1200 ساڵ لەمەوبەر لە سەردەمی عەباسیەکانە عێراق بەتایبەتی بەغداد سنتەرێکی جیهانی زانستی بووە کە خەڵک لە دەرەوەی عێراق هاتووە بۆ بەغداد بۆ ئەوەی فێری زانست بێت. ئەمڕۆ دوای 1200 ساڵ لەمەوبەر ئەم وێنەیە وردە دووبارە ئەبێتەوە. لەم دووەمین لووتکەی جیهانی کۆنیشانی دەرچەی سنگ سوپاس بۆ خوای پەروەردگار تا ئێستا زیاتر لە 15 وڵاتەوە ڕجستریشن بۆ ئەم ئیڤێنتە کراوە. تەنانەت هەندێک لە وڵاتانە پارەشیان ناوە وەتیانە وڵاتی ئەوروپی و وڵاتی یوکەی و وڵاتە زلێزەکانی جیهانە. ئەمەش ئەوەمان پێڵێ کە دووەمین لووتکەی جیهانی کۆنیشانی دەرچەی سنگ تەنها ئیڤێنتێکی زانستی نییە، بەڵکو ئیڤێنتێکی مێژوویشە. بۆیە ئامادەبوونمان لەم ئیڤێنتەیە ئامادەبوونمانە لە ئیڤێنتێکی زانستی پڵەس ئیڤێنتێکی مێژووی. لەبیرتان نەچێت تەنها سپیکەرەکان نین کە لە دەروی وڵاتەوە هاتوون، چکە ئەمان تا ڕادەیەک بابەتێکی بۆ بە کلاسیک لەوە زۆرێک لە ئیڤێنتەکانی عێراق سپیکەر لە دەرەوە ئەهێنی، بەڵام ئەمان جیاوازێکە لەوایە کە ئەتێندانسەکان واتە ئەوانەی کە هاتوون کە فێر بن، ئەوانە هاتوون لەسەر کولفەی خۆیان لەسەر حسابی خۆیان یەنە ناو عێراق یەنە ناو سلێمانی بۆ ئەوەی فێری زانست بن. سمارت وەرچەرخانە.